ئەم کارن لێرە مەکە عەلی، هەر شتێک پێویستە بیکە بەڵام من نەیبینم. کەواتە چاوەکانت داخە، وا دابنێت دەچم بۆ ڕاوکردن. تاوانی و نێچیرەی ڕاوی دەکەن چییە؟ دزەی کردوتە ناو خاچی من. ئەوە چ پەیوەندێکی بە قومارخانەکەەوە هەیە؟ کەمێشتیم پرژان دەزانی. بۆستە پێشەوەی بڕۆی هەواڵێکی خۆش بۆ تۆ. مەمە هەواڵەکەی بڵاو کردەوە. ئەو هەواڵە خۆشە؟ ئەمەر دوا چاکەی لەگەڵمان کرد. دەڵێنە نامەیەک وای وتووە؟ عومەر نامەی بۆ نووسیوە؟ ئەو نامەیە گەورەترین متمانەی ئێمەیە عەلی، دامپیانانی عومەر بە زمانی خۆی بەڕاستی هاوڕێکی بە وەفامان هەبوو، وانییە؟ دەمت داخە. چی؟ هیچ لەگەڵ دۆم نییە. باشە عومەر بۆ ئەمەی کردووە؟ لە شەرمان. لە بەرکامە شەرم، ئەو هیچی نەکرد. تۆ نابێ شەرمکەی لەو شتێکە کردوتە کوڕم. شەرم لەو شتە دەکەی کە خەڵکانی تر بە ئاسانی بەرامبەر تۆیان کردووە. لە خۆتەوە بیکەوە. پیاوی قاتیل شەرم ناکە، بەڵام شەرم پیاو دەکاتە قاتیل. جەنگیز، پاشە ڕۆژی خۆت دەکەی.